ئۆفەرێکی تایبەت بابۆنەی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز. لە زۆنی ئاڵتوونی بەرزایەکانی قەیوان با پێشەکی $47,500 با قیسی مانگانەی تەنها $500 ببا بە خاوەنی شوقەیەکی 200 مەتری. شوقەکانی زۆنی ئاڵتوونی بەرزایەکانی قەیوان بە بەرزترین کوالەتی بیناسازی سەردەمیانە دروست دەکرێن. سەرجەم باڵەخانەکان یەک ڕوویان هەیە و دەڕوانن بەسەر دیمەنی جوانی سلێمانیدا. لە ماوەی 2 ساڵدا تەواو دەبن و سبلیت و کەوانتەری بە دیاری تێدایە و شۆڤاشی بۆ دانراوە. شوقەکان پێگاتووە لە ژووری میوان، هۆڵی دانیشتن و نان خواردن، مەتباخ، 3 ژووری نووسن کە یەکێکیان ماستەرە، مشتەمەلات، مەخزن و 2 باڵکۆن. سێنوهۆمی ژێرزەمینی باڵەخانەکان تایبەتە بە پارکینی ئۆتۆمبیل. ئەم ئۆفەرە با درێژایی مانگی ڕەمەزان بەردەوام دەبێت. بەلە بکە و ببە بە خاوەنی شوقەیەک لە زۆنی ئاڵتوونی بەرزایەکانی قەیوان. بەرزایەکانی قەیوان، بەرزایەکانی ژیان.